لەشکری ئیسلامی چۆن سەرەتا هاتە ناو خاچی کوردستان ساڵی چەند بڵێ طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم مەکە و مەدینەی ڕزگار کرد دوای کە ئەبوو بەکری سدیق قواتی نار بەرەو شام و بەرەو عێراق دوای عومەری کوڕی خەتاب هاو کە عومەری کوڕی خەتاب هاو ئیتر شەڕەکان دەستی پێ کرد و فتوحاتەکان لێوە دەستی پێ کرد فتوحات ڕۆژ بەرەو دیمەشق لە شامەوە لێرەشەوە هاو هەتاکو نییە مەداین و مەداین گیرا کە شاری مەداین پایتەختی دەوڵەتی فارسی ساسانی بوو کە گیرا ئیتر حکومەتی ساسانی ڕووخانی کۆتایی پێهات قواتێکی زۆر بەقوت هاتە جەلەولا لەوێش جەلەولا فەتح کرا کە جەلەولا فەتح کرا بۆ گرتنی کوردستان شتێکی زۆر سێ ڕۆئا خەلیفە عومەر لە شاری جەلەولا دوو قووە دروستەکە قووەتێکیان بە خواروی کوردستانە نایە ناو کوردستانەوە قووەتێکیان بە ڕۆژ ئاوای کوردستانە بە قەراغی ڕووباری دیجلا سەرەکەوێ بۆ ڕۆم بەرەو ژوور ئەڕوا ئەم دوو قوواتە کوردستانەکە لە باوەژ یعنی نایەنە کوردستانەوە ئەم شەڕانەی کە باسەکەن لە کوردستانە ڕوویاوە شەڕی ئەوێ شەڕی ئەوێ شەڕی ئەسڵ ساسی نییە یەک شەڕ لەم شەڕانە ڕووی ناوە لە کاتی فتوحات باسەکەم کاتی فتوحات ڕووی ناوە ئەم شەڕانەی کە باسەکەن لە کوردستانە هی دوای فتوحاتە هی دوای خەلیفە عومەرە هی دوای خەلیفە عوسمانە هی دوای خەلیفە عەلی هی سەردەمی ئیمامی عەلیە ئیمامی عەلی کە هاتە عێراق لە مەدینەوە کۆچی کە هاتە عێراق و لە عێراقا لەگەڵ ئەمەویەکانە بوو بە شەڕی کۆمەڵێک لێ جابوونەوە بە ناوی خەواریجەکان هاتنە قەرەداغ ئەمبەر مەنام شاخە پێڵە قەرەداغ قواتێکیان چوونە شارە زوور لای هەڵەبجەوە ئەوانە قواتێکیان هاتە شار باژێڕ ئیمامی عەلی مسلمان قواتی ئیسلامی نرد بۆ لە ناوبردنی ئەم خەواریجانە دوای خەلیفە عومەر دوای خەلیفە عوسمان ئەم شەڕانە داخلی تاریخ بوو ئەم شەڕانەی کەوا مسلمان لەگەڵ مسلمانە کردی یعنی خەواریج لەگەڵ قواتی ئیمامی عەلیا کردی لە قەرەداغ و هەڵەبجە و شارە زوور و شار باژێڕوانە ئەم قواتە ئەم شەڕانە داخلی مێژوو بوو کە داخلی مێژوو بوو چوویە پاڵ فتوحاتەکەەوە خەڵک وازانێ شەڕی سەردەمی فتوحاتی عومەری کوڕی خەتابە ئەگینا خەلیفە عومەر دوو قواتی دروست کە یەکیان لە جەلەولاوە یەکیان بەرەو خانەقین ڕۆشت و چوو بۆ کرماشان لە کرماشان چوون بەرەو ئەسفەهان قواتێکیان لە جەلەولاوە چووە تکریت لە تکریتەوە چووە مووسڵ لە مووسڵ چووە دیاربەکر لە دیاربەکەوە چووە قبچ کوردستان بەبێ شەڕ هەر هەموو خاکی کوردستان داخلی فتوحاتی ئیسلامی بوو بەبێ شەڕ خۆزگایە من ئەڵێم من لە فتوحاتەکە وتومە خۆزگایە بە شەڕ ئێمە موسڵمان وینە ینی بەهاتایەتە ناو بۆ ئەوەی شارەکانمان بنەزانێ شەڕەکان لە ناو شارەکانە ئینجا سەرکردی ئەو شارانە کێ بوو ئیتفاق ڕێکەوتنەکانمان بزانیە ئێمە هەموو ڕێکەوتنەکانی تکریت و مووسڵ و ئەچێتە دیاربەکەوتەوە قبچیش هەیەە قبچیش هۆزێکی بچکۆلن ئەوانش لەگەڵ قوات ئیسلامیە دانیشتنیان کرد ڕێکەوتنیان کە سوڵحیان کرد هەمویان بە سوڵحی هین بە سوڵحی خواری مووسڵ ئەوەی یەزیدەکانی دێ شنگال بە حکمی شنگال هەمویان وتیان چۆن لەگەڵ شنگالەکانە ڕێکەوتوی لەگەڵ ئێمەشا بۆ حکومە لەبەرەوە زۆربەی زۆری ڕۆژ ئاوای کوردستان لەسەر حکمی شنگال مسلمان بوون وتیان لەگەڵ ئەوانە ڕێکەوی کە ئێمە هیچ علاقەتان بێمەوە نەبێ ئێمە داخلی شەڕ نابین ئێوە هەموو شتێک مسلمانە بین ئەوەی کە مسلمان نابێت جزیە بە شەڕمان لەگەڵان مەکەن بەم شێوە ڕێکەوتن هەموو کوردستان لە ماوەی لە بەسرەوە هەتاکوونێ جەلەولا 6 ساڵ لەگەڵ عەرەبەکانە شەڕی کرد فتوحات بەڵام لە جەلەولاوە هەتاکو قبچ بە 2 ساڵ کوردەکان ینی فتوحاتی هەموو کوردستان بە 2 ساڵ بوو یەک شەڕ لەم منتیقانە ڕووینا بەڵام دوایەکە ئەو شەڕانەی ئیمامی عەلی لەگەڵ خەواریج لە کوردستانە ئەوە خەڵک تێکەڵی کردووە خەڵک نایزانێ تێکەڵی کردووە ئازانیان لە کوردستانە شەڕ بووە ئەگینا بەلازەڕی باسێکە بەلازەڕی هەر لە تکریتەوە حتا کۆچێتە دیاربەکر نزیکی باسی 70-80 شارودیەکە کە هەمویان بە سوڵح مسلمان بوون و باسی ئەم ڕێکەوتنانەکە کە تاکو کرماشان بووە لە بینی ئەم عەشەت و خێڵە کوردانە هەمویان بە سوڵح ڕزگار بوون ئەو شەڕانەی کە ڕوویاوە شەڕ لە بۆ لەگەڵ فارسە لەگەڵ ساسانەکانە بووە لە ناو کوردستانە شەڕ لەگەڵ یەک سەرکردەی کوردیانە کراوە یەک شەڕ لە هەموو فتوحاتە لە هەموو تەبەری و ئیبن کەسیر و ئیبن ئەسیر و ئیبن عەسەم و بەلازەڕی و ئیبن کوفی و ئەمانە یەک سەرکردەی کوردیتیانە بڵێ لەگەڵ ئەم سەرکردە کوردیا
بەڵێ سوپای ئیسلام شەڕی کردووە بەڵکو کورد ئیماندارێکی زۆر بەقووەت بووە هەر هەمویان ڕێکەوتون لەگەڵ سوپای ئیسلامە لەوە مهمتر تاریخ باسێکە لە جلەولا کوردەکان یەکسەر ئەچن بۆ جلەولا بۆ لای سوپای ئیسلام کوردە موسڵمانەکان کە موسڵمان بوون پێشتر ئەچن بۆ لەگەڵیان دووبارە ئیتفاقێکی تر ئەکەنەوە هێنە بۆ ئێرە ڕاپەڕینێک لە شارەزودا ڕوە ڕاپەڕینێک لە کەرکووکەوە هەتاکوونێ کرماشان ڕوئا لەم شارەزودا هەموو ناوچەکە تەسلیمی سوپای ئیسلامەکەن خۆیان ڕاپەڕینەکەن دژی سوپای ساسانی ڕاوەنیان کوردەکان جێشەکەی ساسانی چونکە مانوو بووە تااقەتی شەڕی نەماوە جێشەکەی هەموو پەرتەوازە بوون بە شاخەکانە بڵاو بوون ڕێیان کرد فیداریان کردووە بە جێشی ساسانی ئەمانەکە ناوچەکە بۆشە بێ ڕاپەڕینێک دروستەکە ئەم ناوچەی ڕزگا دەکەن بەڵام یەزگورت سەرکردەیەکە نێرێ بە ناوی سەرکردە پاو ئەم پاوە بە ناوی ئەوە ناودەوە پاوی مازیندەرانی ئەنێرێ بە 2000 کەسەوە کە بێن بۆ شارە زود دووبارە بیان گەڕنەوە بۆ ئاینی زەدەشتی بەڵام لە پاو ناتوانێت بێتە خوارە بۆ چکە شەڵەکە لە خوارەوە گەورەیە بێ ئەشێ بەرەو ئەسفەهان ئەمان بەجێمێنن لەبەرەوە قوواتەکە بە یەزگورت دەڵێ بەخوا ئێمە گەڕێنەوە ئەڵێ بگەڕێنە بۆ نەهاوند کەچن لە نەهاوند ئەڵێ ئێمە ناین لەگەڵتا بە یەزگورت ئەگەر یەک بووە مازیندەران ئەوە وڵاتی ئێمە ئێوە پارێزین بەڵام گەر بەرەو خوارەچی ئێمە گەڵتا نایەن ئەڵێ وەڵام من بەرەو خوارەچم بەرەو ئەسفەهان دوایچێ بۆ شیراز دوایچێ بۆ مەڕۆ لە مەڕۆ ئەیکوژن لە مەڕۆ بەڵام ئەمیش دەی جابێت قواتەکەی ساسانی پەرتەوازە و ئەوانە بێ لە کوردستان بە ئاسانی تەسلیمە بێ منەوە گلێم هەیە کە خۆزگایە تەسلیم نەبووە بە ئاسانی ئیتفاقی هەبووە ڕێکەوتنی هەبووە لەگەڵیانە اتفاقەکان زانرابە اتفاقەکان زانرابە بزانین عەقڵی کورد چەندێکە لە ئیتفاقە ئایا توانین دانیشتنی هەیە دانیشتنا مەرجی هەیە فەرزی هەیە بتوانێت ئەگەر بمایە لە خوارە داوی دوو سەرکردەی کوردیە نووسرا لە خوارەوە بەڵام ئەم کووردە هەروەکو چۆن هەموو شتێکی خۆی گۆڕە دایمەن سەری ئەگۆڕێت زۆر زوو مسلمان بوو زۆر بە ئاسانی سەرکردە و هیچ دەسەڵاتێکی نەبوو اتفاق لەسەر چی بکەن بەڵێ